خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و ئەچمە لایتەوەری ئەمڕۆی پرۆگرامی کورسات مەگەزین بۆ ئەم ساڵی خوێندن وەزارەتی پەروەردە بڕیاری داوە کە هەموو هۆنراوەکانی وانەی کوردی پۆلی یەکەم و دووەم و سێهەمی سەرەتایی با بڵێن بکرێ بە کلیپ و لە ڕێگەی بینینەوە پیشانی خوێندکاران بدرێت کە ئەمە یارمەتی دەرێکی زۆر باشە بێت دواتر قسە و باسی زیاتر لەسەر هۆکارەکان و بۆ بڕیار دراوە کە با بڵێن ئەو هۆنراوانە بەم شێوەی لێ بکرێت و بۆ هەر پارێزگایەک مامۆستایەکی تایبەت دانراوە بۆ ئەم کارە قسە و باسی زیاتر دەربارەی ئەم کارە و ئامانجەکانی ئەم کارەکەم لەگەڵ خاتوو دیاری عومەر شانۆکار کە یەکێکە لە خانمە شانۆکارە چالاکەکان بەخێر هاتن تەکەم دیاری خان بەخێر بێ سەرچاو. ئەم بیرۆکێ لە کوێوە هات و بۆچی ئەم بڕیارە دراوە؟ ساڵ بە ساڵ وەزارەتی پەروەردە ئەیەوێت گۆڕانکاری لە مەنهەجا بکە و تقریبا لە پاریشەوە ئەم بڕیارە دەرچووە کە وەزیری پەروەردە دکتۆر ئالان لەگەڵ مامۆستا حەسەن بەڕێوەبەری پرۆگرامەکان بڕیاریان ناوە کە وانەی کوردی پۆلی یەک و دوو سی سەرەتایی بکرێ بە وانەیەکی دیجیتاڵی بۆ ئەوەی قوتابیان زیاتر وانەکانیان لەلا خۆشەویست بێ و لە هەر وەک خۆت وتە لە هەر پارێزگایەکیش مامۆستایەک سەرپەرشتیەکە لە سلەیمانی مامۆستا ئاواز ڕەوف سەرپەرشتیاری لەبەری خۆی مامۆستای وانی کوردیە سەرپەرشتیاری وانەکان ئەکات و ئەش بێت پێویستی بەوەیە لەگەڵ مامۆستایەکی هونەرە کە ئەم وانانە بۆ نمونە جوڵی ئەبێ بۆ دابرنێ ئەبێ سیناروی بۆ دابنرێت لەگەڵ مامۆستا دیدار کە هەر خاتوونێکی شانۆکارە بەیەکەوە لە مەکتەب بڕیاریان ناوە یعنی ئەم مامۆستا ئاواز ئەبێ تیمێکی لەگەڵا بێت تیمەکە ئێمە هەستاوین بە ئیشکردن لە وانەکانە. باشە بیرۆکەکە لەوە نەهاتووە کە لەبەرکردنی ئەو هۆنراوانە بۆ مناڵێکی بۆ نمونە پۆلی یەکی سەرەتایی یان دووی سەرەتایی تۆزێک قورسەیان گرانە بۆی بەم شێوازەی لێکراوە کە هەم ئەتوانێت بە ئاسانی با بڵێن هۆنراوەکە لەبەر بکات و بیڵێتەوە هەم لە ڕێگەی ئەو سوورە و ئەو شوێنانەی کە ڕەنگە لەناو کلیپەکەیە بێ هەم زانیاریەکیش بێ بۆ قوتابیەکە. بێگومان زیاتر لە زاکیرەیانە ئەمێنێتەوە کە ئەم وانانەش بڕیارماننا ئەبێ هۆنراوی بۆ دابرنێت هۆنراوەکان لەلایەن مامۆستا دلێر حسێن مامۆستا ئاراس عومەر مامۆستا لیڤان فازیل ئاوازی بۆ دانراوە و ڕیکۆردیش کراوە من سیناریۆم بۆ نووسیوە لەگەڵ خاتوو دیدار ئەویش سیناریۆەکە من ئەیەمێ ئەو لەگەڵ قوتابیەکانە ڕاهێنانەکان جوڵە ئەکات ئەمە بۆچی وامان کرد بۆ ئەوەی زیاتر لە زاکیرەی قوتابیەکانە بمێنێتەوە و بڕیاریشمان ناوە شوێنە کۆنەکانی سلەیمانی بەکاربێنین بۆ ئەوەی مناڵان بۆ نمونە وانەیەکمان هەیە وانەی نەورۆزە بەردەرکی سەرا و مامەیارەمان بەکارهێنا ئەگەر لەگەڵ مامۆستاکانی شیانە نەچن بێگومان لەگەڵ دایک و باوکیانە کەس نییە نەچێتە بەردەرکی سەرا کە ئەیبینێت وانەکەی خۆی بیرەکەوێتەوە یان مامەیارە و لە هەر یەکێک لەوانەکان بڕیارمان ناوە شوێنێکی کۆنی سلەیمانی بەکاربێنێت هۆنراوەکە لەبەر بکات هەم لەبەر یەکات بینین و بیستنەکەەوە هەم ئاشناشە بێت بەو شوێنانە بێگومانە بەدەر لەوەش ئەم وانانە لە سلەیمانی و هەولێر و دوهۆک کە دراوە بە مامۆستاکان ئێستا لە هەولێر ئەم وانانی کە ئێمە ئیشمان تیا کردووە لە هەولێریش بە هەمان شێوە ئەخوێنرێ لە هەولێر کۆمەڵێک وانە هەیە لە سلەیمانی ئەخوێنرێ ینی قوتابیەک لەگەڵ دایک و باوکی بێتە سلەیمانی دڵنیام ئەچێتە سەرچنار ئەزانێت ئەمە سەرچنارە و کە خۆی وانەکەی بینیوە هەم بە میوزیکی بینیوێتی و بەدەر لەوەش ئەبێتە وانەیەکی نواندن
چونکە من کە سیناریۆم بۆ نووسیوە هەنێک لە هۆنراوەکان حیوارم تێ کردووە کە ئەمە بۆ قوتابی خۆشی ترجاریوە مامۆستاکە هەمووانەکەی هەیە بە گۆرانی هەیەی بە جوڵە هەیەی بە هەماشیەوە لەگەڵ تەلەبەکە ئەیڵێتەوانێ و ڕیکۆردی ئەم کلیپانە لەلایەن کاک ئالان جەلالەوەیە مۆنتاجیشی لەلایەن کاک ئالان ئومێد و کاک فەرهاد ڕەسوڵەوەیە. ئێستا لە چ قۆناغێکە تاکوێی با بڵێن ئەم قۆناغانە تەواو بوو لەکوایە ئێستا؟ وانەکانی پۆلی یەکمان تەواو کردووە بە با بڵێن کاری ئاوازدانان و سیناریۆ هەمووی ڕیکۆردیشمان تەواو کردووە بەڵێ مۆنتاجیشی تەواو بوو ئێستا ئەخوێنرێت. چەند بەرهەمە تقریباً 15 وانەیە لەلای ئێمەیە. ئەوانی تریش لەلایەن لە هەولێر و دۆک دراوە بە مامۆستایەکی کوردی و بە هەمان شێوە لەگەڵ کۆمەڵێک کەسی هوەری کاری تیاکەن. ئێمە ئێستا 4 وانەی پۆلی یەکمان تەواو کردووە. ئێستا لە ئامادەکاریین بۆ وانەی ئاڵاکەم کە ئەمانەوێت بە شێوازێکی تازە دروستیکەین و بۆی هەم قوتابیان سوودی لێ ببینن و بڕیاریشمان ناوە کە بینێرین بۆ تیڤەکان بە تایبەتەوە کەناڵانی کە بەرنامی مناڵانیان هەیە ئێستا لە بواری جێبەجێکردنایە. چەناڵێکی تایبەتیشتان هەبێت لە یوتیوب لە بەرۆی مناڵان زۆر سەیری یوتیوبەکە بێگومان ئەوەش بڕیارێکی ئەوەمان هەوڵێکمان ناوە ئەوە بکەین و هەموو قوتابیەکیش لە ماڵەوە ئێستاونیە ئیتر ڤایبەر هەیە و ئەمانە وانەکەی بۆ ئەڕواتە ماڵەوە ئیترەگە ڕۆژێک نێتەوە لەگەڵ دایک و باوکی ئەتوانێت سەیری کات. زۆر باشە. بێگومان هەموو ئەو هۆنراوانە لەلایەن شاعیری زۆر مەزنەوە نووسراون. چ شتێک لەسەر شاعیرەکە و ژیان نامەی شاعیرەکە و مێژووی شاعیرەکە کراوە؟ ئەوەیان مامۆستای وانەکە ئەزانێ بەڕاستی چونکە ئێمە تەنها کاری هوەریەکەیمان کردووە ئەگەڕێتەوە بۆ مامۆستاکە کە چۆن باسی ئەو شاعیرە بکات کە ئەم هۆنراوانی نووسیوە و دوای ئەوە دڵنیام قوتابیان زانیاری باشیان ئەبێ لەسەری. زۆر باشە. قۆناغی پۆلی یەکتان تەواو کردووە؟ ئێمە 4 وانە لەلای ئێمە بوو تەواومان کردووە. ئێستا ئەگەر داوام بکرێتەوە ئەخوێنرێت. بەڵام ئێشتا قۆناغی 2 هێشتا کلیپەکان نا هێشتا دەستمان پێ نەکردووە. بەڵێ زۆری پێ ئەچێت تەواو بوون و ئیشکردن لەوانەیە بەپی سیناریۆکەیە ینی ئێستا وانەی سمۆرە تازە ڕیکۆردمان کردووە لە باخی گشتی کردمان ئەوە تقریبان تر لە 8.5 بەیانی لەبەر مناڵانیش ناتوانین زۆر بڕۆین و مناڵانیش توانایەکی سنوورداریان هەیە ئیترە بێت بەپی مناڵەکان ئێمە ئیشەکانەکەین. خۆشە لەگەڵ مناڵ دیاری وڵایی خۆشە بەڵام قورسە بەڕاستی من ئەمە تەجروبەی یەکەمیشم کاتی خۆی لە کازیوەش لەگەڵ مناڵانە ئیشم کردو بەڵام ماوەیەکی زۆرە دابڕاوم ئەبێ پش و درێژبی ینی زۆر جار من ئەتیمادم بەڕاستی لەسەر دیدارە لەبەرەوەی ئەوەی ئەو زیاتر بڵین تەلەبەکانی مەکتەبی ئەیوبیەیە ئێمە هەڵمە بژاردوون لەبەرەوەی هەم مامۆستا ئاواز خۆی لەوەیە دیداریش خۆی لەوێ مامۆستایە ئیتر لەگەڵ ئەو قوتابیانە ئیشەکەین من پێم خۆشە ڕاهێنان و بەوە هەیە پرۆڤەکردن بێگومان ئیشەکەکەنیە هۆنراوەکانکردن و پرۆڤە هەمووی بەیەکەوەیە چۆنە کە مامۆستاکان کە قوتابیەکانە بن بۆ ڕیکۆرد ئەوەی تر هۆنراوەکە لەبەرەکەن جوڵەکان هەر هەمان خوێندکارن هەر ئەو مناڵانن با بڵێن کە ڕیکۆردیان کردو هەر ئەوانی ژنواندنەکەن هەندێکیان بەڵێ یعنی هەندێکیان ئێستا پۆلی یەکی سەرەتایی زۆر قورسە ئیشکردن لەگەڵی و ئەژبێت هەر ئیش بکەین لەگەڵیانەکان لەگەڵ بێوان کەنواندنەکە بەڵێ ئێمە هەر بە دیجەی ئەیبین بۆی لە کاتی ڕیکۆردیشا بێتەوە بەریان جوڵەکانیش کە من دای ئەنێم زۆر جار کە سیناریۆکە کەم ئەینووسم لەگەڵ دیدارە باسیە کەمەڵێم
ئەگەر سیناریۆکە حیواری تیا هەبێ دیدار پرۆڤە ئەکا لەگەڵیانە حیوارەکانیان پێ لە بەرەکە جوڵەکان بۆ نمونە هەندێک جوڵە هەیە کە ئەمەوێت قوتابیەکان بیکەن بە دیدارەڵم لە بروی تەلەبەی خۆیانە ئیتر ئاسانترە بۆ ئەوە و من سپاسی ئیدارەی قوتابخانەی ئەیوبیاکەم کە ڕێگەیان پێیان ینی هەم قوتابیەکان لەگەڵمانان هەم ئیدارە هاوکاریمانە ئێمەش وەکو چالاکی قوتابخانەکان کە من ئەلەوێ ئیش ئەەکەم بەشی شانۆ من لەوێ هاتوومەتە دەرەوە و سپاسی بەڕێوەبەرەکەم کە بەردەوام یارمەتیمە ئیشەکەم چووی پەیمانگەی هونەرە جوانەکانی و شانۆکاریشیت من سەرەتا شاوتمێکێکیت لە خانمە شانۆکار چالاکەکان لەبەرەوە ئەمە کارێکی هەم زۆر ئاسانە بۆ تۆ و هەم کارێکیشە دڵنیام کە زۆر ئیشی جوانی تیا بە هیوام کارێکی باش بێ ینی ئێمە تەنانەت ناتوانین من ناتوانم زۆر بۆ نمونە زاوی کامێرەکان زۆر گۆڕانکاری تیا بکەم لە بروی بۆ قوتابی پۆلیەکە نابێت کۆمەڵیشت هەیە تایە بێ ئەبێ زۆر سادە بێ ئەبێت لە ئاستی بینینی مناڵەکان تێنەپەڕیانی نابێت بۆ نمونە تۆ بیت ئێمە کە ئەم کلیپە ئەکەین ئێمە نابێ حسابیەوە بکەین بۆ نمونە گەورەکان ئەیبینن ئەبێ حسابی بینینی مناڵان قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر فەرقەکە یعنی من ئەگەر ئێستا یەکێک لەو کلیپانە ببینم ئەزانم ئەمە بۆ قۆناغی چەند کراوە نا هەمویان تقریبان هەمویان یەک شێوازە و هەمویان سادن ئەمە بەس بۆ هۆنراوە بیرتان لەمە کردوتەوە یان ئەشێ بۆ نمونە بۆ هەندێک مادەی تر هەیەیان هەندێک وانەی تر هەیە لەناو قوتابخانەیە بتوانرێ بەم شێوازە کاری تیا بکرێت وەکو گۆرانی نا بەڵام هەر بەو شێوازە بکرێت زانیاری زیاترەوە نییە ئەوە کەوتۆ سەر ڕاستەکەی سەر مامۆستاکان خۆیان کە ئێستا سەر پەروەردە ئێستا لەوانی کوردیەوە دەستی پێکردوی تر پێچێت ئەگەر بڕیار بن بۆ قۆناغەکانی تر و یا بۆ وانەکانی تر ئەوەیان ئەو بڕیارە لای ئەوان ئەتوانین داهاتووی ئەم کارە ببینی چەندێک سەرکەوتنی تیابەتیە کرێت. دڵنیام کارێکی زۆر باشە بێ لەبەرەوەی تۆ جارێکی تر مناڵ ئاشناکەیتەوە بە هونەر مناڵ ئاشناکەیتەوە بە گۆرانی و میوزیک بە هۆنراوەکان و مناڵ ئاشناکەیتەوە بەو کۆڵان و گەڕەکە کۆنانەی شارەکەی خۆت و بێگومانە شارەکانی تریش ینی ئێمە ئێستا هۆنراوەیەکمان هەیە ناوی ماتەڵە کە ئەو هۆنراوەی نووسرا بوو کە خوێنمەوە لەگەڵ دیدار باسم کردم دیدارەمە بیبینە کۆڵانە کۆنەکانی سلەیمانی بۆ لە بروی مناڵان جارێکی تر ئاشنای گەڕەکە کۆنەکانی سلەیمانی ئەبنەوە وانەیەکی ترمان هەیە وانەی پەپولە ئەوە بردمە سەرچنار ینی بۆ ئەوەی ئیتر جارێکی تر مناڵ ئاشنا بێتەوە دڵنیام وەکو کاتی خۆمان نییە ئێمە ئەوانانەی خوێنومانە هەندێکی لە زاکیرەمانە ماوەتەوە بەڵام ئێستا تا گەورە ئەبن تر ئەم هۆنراوانە وەکو سرود وەکو گۆرانی لەلایەن ئەمێنێتەوە لە زاکیرەشیان هەر پێوەی گەورە بن. دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری زیاتر و کاری هونەری بەردەوام بێتی شەڵات دیاری خان. زۆر سپاس.